کی دووبارەوە بینەرانی عزیز و خۆشەویستپال لێکدانەوەی هەواڵەوە هاتوومەتەوە خزمەتتان ئاگادارن بەرەبانی ئەمڕۆ دووشەممان نوێ ڕێبەندانی 1402 هەتاوی حکمی ئیعدامی 4 بەندکراوی سیاسی بە ناوەکانی پژمان فاتحی، محسێن مەزلوم، محەممەد فەرامەرزی و وەفا ئازەربار پاش 18 مانگ بێخەبەری و ناڕەزایەتی بەرینی کۆمەلگای جیهانی و خەڵکی ئازادی خوازی ئێران لا زیندانی قزل حەساری کەرەج جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان کۆتاییەکانی مانگی پوشپەڕی 1401 هەتاوی 4 چالاکی سیاسی کورد بە ناوەکانی پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، محسین مەزلوم و وەفا ئازەربار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیمەوە پاشتر بازبوون لە سنووری ئێران دەست بەسەر کرا. ئەو 4 بەندکراوە دواتر لەلایەن ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی بێبنەما و سیخوڕی بۆ ئیسرائیل و هەوڵی بۆمبڕێژکردنی ناوەندی هەستەیی ئیسفەهان تۆمەتبارکران. ئێمە لەسەر ئەم بابەتە داوامان لە بەڕێز هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا لەسەر ئەم بابەتە زیاتر قسە و باس بکەین. هاوڕێ حەسەن، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی لە لێکدانەوەی ئەمڕۆماندا. ئەم کاتەی ئێوە هاوکاران و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە باش و لە خزمەتتاندا. زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن، ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ هەموو کەس ئاشکرایە 44 ساڵە ئیعدام دەکات، 44 ساڵە دەکوژێت، دەگرێت. ئەم هەلومەرجەی ئێستادا ئەم تاوانەی ڕژیم بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا شتێکی لە پشتە یا هەر بۆ چاوترسێنکردنی خەڵکە؟ ئیجازە بدەن سەرەتا گەرموگەشترین سەرخۆشی خۆمان پێشکەش بە بنەماڵەی ئەو 4 تێکۆشەرە سیاسیە، ئەو 4 پێشمەرگەیە، ئەو 4 زیندانیە سیاسیە پێشکەش بکەین، سەرخۆشی بکەین لە بنەماڵەیان، لە کەسوکاریان، لە عازیزانیان و هاودەردی و هاوخەمی قوڵی کۆمەڵیان پێڕابگەێنین و زۆر زۆر بەداخین بۆ ئەو کارە ساتە، بۆ ئەو جنایەتەی کە جمهوری ئیسلامی کردی. هەروەک دەزانن دوێنێکە خانەوادەکانیان بان کرد بە خۆلی خۆیان وتبوون کە ئەوە ئەوڵین دیدار و ئاخرین دیدارە. ئەم 4 زیندانیە سیاسیە نزیکەی 18-19 مانگە ساڵ و نیوێکە لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامیدان ئەو پەڕی بێڕەحمی، ئەو پەڕی وەحشیگەری، ئەو پەڕی نائینسانە ناترین ڕەفتاریان لەگەڵ کردوون لە هەر بابەتێکەوە بۆ ڕووخاندنیان، بۆ شکاندنیان و قسەکانی دوێنێکەیان ئەوە سەنەدا کە لەگەڵ خانەوادەکانیان کردویانە و بڕایان گەیاندووە کە ئەوان ڕۆڵی ئەو خەڵکن و ئەوەی کە جمهوری ئیسلامی لە مەوردیانەوە دەیڵێت هەمووی درۆ دەلەسێ. تاو جێگایشی بە پرسیارەکەی ئێوە بگەڕێتەوە، ئیعدامی ئەم 4 تێکۆشەرە سیاسیە نە ئەوڵ ئیعدامە بەداخەوە لە جمهوری ئیسلامیە و نە ئاخرین ئیعدامیش دەبێت. هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین کۆمەڵێک هەڵسوراوی سیاسی شۆڕشی ژینە، کۆمەڵی تێکۆشەری سیاسی معتەرزی دیکە لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامی ڕای گیراون. کەس هەیە 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ و 14 ساڵ و تا 15 ساڵ لە زیندانەکانە ڕای دەگرن، دوایی بەو پەڕی بێڕەحمی و دڵڕەقیەوە ئیعدامیان دەکەن. بۆیە ئەمە لەلایەکەوە بە ماهیەتی ئەم ڕژیمە سەرچاوە دەگرێت. جمهوری ئیسلامی ئەو شعرێکی جوانی شێرکۆبێ کەس هەیە تاران خۆشی لە کەس نایە لە مەرگ نەبێت. ئەمە حقیقەتی تاران بە معنای دەسەڵات، طبعاً مەبەست خەڵک نییە. دەسەڵاتی جمهوری ئیسلامی لە مەرگ نەبێ لە هیچ شێک خەوی نایە. مەجموعەیەک قاتڵیان داناوە کە ئەمانە ئەگەر ڕۆژێ قەتڵ نەکەن و لە سەرۆی هەمووشیان لە ڕەهبەریانەوە لە فەرماندەکانی سپاوە لە بەڕێوەبەرانی ئیتلاعاتەوە ئەگەر ڕۆژێ قەتڵ نەکەن و ئینسانهایەک نەکوژن ئەمانە خەویان لێ ناکەوێت. بۆیە ئەم ئیعدامانە، ئەم ئیعدامەی کە ئەمڕۆکە کراوە لە ڕاستیدا هەم پەیوەندی بە ماهیەتێکی بێڕەحمانە و سەرکوتکەرانە و حەز لە خوێن و کوشتاری جمهوری ئیسلامی هەیە لەلایەکەوە بە پێی یاسا و ڕێسا و ئایدۆلۆژیا و بەرنامەی خۆیان، هەم لە لایەکی دیکەیشەوە پەیوەندی بە هەلومەرجی ئەمڕۆکەوە هەیە. جمهوری ئیسلامی ئەوە قسەی هەموو کەسێکە، تەنانەت قسەی دۆستەکان و بەرپرسانی تا دوێنێ خۆشیانە کە دەڵێن ئەمڕۆکە جمهوری ئیسلامی وەزیەتێکی بەسەردا هاتووە کە فقط بە کوشتن، فقط بە تۆقاندن، فقط بە ترۆرکردن لە ڕوومەتی خۆی سوور دەکاتەوە خۆی ڕاگرتووە. و لە ڕاستیدا ئەم ئیعدامانە، ئیعدامی 4 دانە زیندانی سیاسی لە بەندیخانەکانە کە 18 مانگە
درندانەترین شکنجەی ڕۆحی و جسمی و هەموو شتێکیان لەگەڵ دەکەی دوای 19 مانگ بەیانی هەواڵی ئەدامەکانیان تەنانەت حاضر نین جەنازەکانیشیان بدەنەوە بە خانەوادەکانیان. هەر ئەو ڕۆکە ئێمە خەبەرمان هەیە کە هەڕەشەیان لە خانەوادەکانیان کردووە بۆتان نییە سەرخۆشی دانێن، بۆتان نییە تەجەموع بکەن، جەنازەکانیشتان پێ نادەینەوە. ئەوە لە چیە سەرچاواگرێ؟ ئەوە فقط لەوە سەرچاواگرێ کە ئەم ڕژیمە تۆقیوە لە ئەتراز لە ناڕەزایەتی لە خەباتی یەکگرتووانە لە کۆبوونەوەی خەڵک لە هەمووی ئەوانە. بۆی ڕاستە و خۆ ئەم ئەعدامانە پەیوەندی بە هەلومەرجی ئەمڕۆی ئێرانەوە هەیە، پەیوەندی بەو ترسەوە هەیە کە جمهوری ئیسلامی لە دڵی نیشتووە. بەڵام با جمهوری ئیسلامی دڵنیا بێت ئەعدامی ئەم 4 کەسە و بە دەیان و سەدان و هەزاران کەسی دیکە تاکوونێ ئەعدام کراون فقط نفرەت زۆر دەکات لەلایەکەوە بەجێی ترس اتحاد دروستەکە، بەجێی چوونە ماڵەوە هاتنە سەر شەقام دروستەکات و بەجێ ئەوەی کە خەڵک سەردانەوێنن بۆ جمهوری ئیسلامی سەریان بەرز دەکەنەوە و ئەگەر ئەم 4 ئینسانە تێکۆشەرە سەر بە 4 خانەوادە بوون ئەو ڕۆکە سەر بە هەموو کۆمەلگای کوردستانن، سەر بە هەموو بنەماڵێکی ئازادی خوازن لە ئێران و لە ناوچەکە و لە هەموو شوێنێەوە هەموو کەسێک خۆی بە خاوەنیان دەزانێت و ئەوەی کە لەم ناوەدا دژمنی هەموو کەسێکە تەنها و تەنها جمهوری ئیسلامیە و ئەو جنایەتانەی پەیوەندی بەو زەعفەوە هەیە، چ لە ئاستی منتەقەیی چ لە ئاستی ناوخۆ لە ناو ئێرانیشا تووشیاتوە. زۆر باشە کاک حەسەن، خۆشتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کارزارێک بۆ پشتیوانی لە زیندانیانی سیاسی و نا بۆ ئەدام لە دەرەوەی وڵاتیش بەڕێوە چوو و لە ناوەش کە کۆمەڵێک لە هەڵسوراوانی مەدەنی پشتیوانیان لەمە کردووە. یەک پرسیار پێشەوەی کە بچینە سەر بڕیاری کۆمەڵە لەسەرم بابەتە بە پرسیارە بکەم بۆچی لە دەرەوەی کوردستان ئەم پشتیوانیە زۆر نییە بۆ زیندانیانی کورد و بەلوچ؟ دەزانی زۆر جار و تومانە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەو جە و فەزایی کە لە کوردستانە هەیە لە دەرەجەی ئەوەڵدا بەهۆی حزبیەت یا بوونی ئەو کۆمەلگایە، بەهۆی 45 ساڵ خەباتێکی یەکگرتووانە، بەهۆی سازماندراوی، بەهۆی کۆمەلگایەکی مەدەنی قەوی کە لە کۆمەلگای کوردستانە هەیە، بەهۆی ئەو ناکۆچیانەی کە لەسەر خەباتی نەتەوایەتی، لەسەر خەباتی ئاینی، لەسەر خەباتی چینایەتی، لەسەر هەمووی عەرسەکانی مبارزە ژینگە پارێزی هەر شتێک کە تۆ دەسی بۆ بی دش بە جمهوری ئیسلامی هەیە. ئەم کوردستان یا ئەم بەشام چەندین ئوستانیا محافزەی کە لەم بەشەدا هەن بەڕاستی کۆماری ئیسلامی کۆلەترین پێگە و جێگایکی لە ناویانە نییە. تۆت مەشا بکەن هەر ئەو ڕۆژانە ئێمە 2 دانە نمایشی گەورەی جەماوەری شاهد بووین لە هەر شوێنێکی دیکەدا بلاخەرە خەڵک ڕۆژانەت فەوت دەکەن، دەمرن، بە کارەسات بێت، بە ڕووداوی تەبیعی بێت، بە مەرجی ئاسایی بێت یا بە هەر شتێک بێت. خەڵک ئەو پەڕەکەی چەند سەد نەفرێک دەچنە سەرخۆشی، بەڵام زان لە نەغەدە چی بە دەیان هەزار کەس کۆبوونەوە لەسەر گۆڕی و ئازیزانە بە گۆرانی و بە سرودی شۆڕەژێڕانە جەنازەکانیان بەڕێەکەن. کورد و تورکیا کە جمهوری ئیسلامی 45 ساڵە خەریکە تەفرەقا خاتە بینیانەوە بە وەحدەتەوە دێن و دوا ماڵاوایی لەو ئازیزاناکەن. یا تەرمی شۆڕەلاوێکی خەڵکی شاری سەقز کە بە تەسادف تێدا دەچێت لە تایوان دەیهێنەوە بزانن دەتکوت دەورانی ژینایە بە دەیان هەزار کەس لە هەموو جێگایەکەوە کۆبوونەتەوە دەستینە ئەو مەراسمانەوە. ئەمە چییە؟ ئەمە نفرەت لە جمهوری ئیسلامی، ئەمە بێزاری لە جمهوری ئیسلامیە. بۆیە لە کۆمەلگای کوردستانە ناڕزایەتی لە جمهوری ئیسلامی سنەتە، هاو دەردیکردن و بەیەکەوە مەجال پەیداکردن. جا ئێستا ئەتوانێت شیوەن بێ، ئەتوانێت شایی بێ، ئەتوانێت مەراسمێکی تەوەلودی مندا، هەر شتێک ئەمڕۆکە لە کۆمەلگای کوردستانە بۆنی سیاسی لێ دێت، بۆنی ناڕزایەتی لێ دێ و ئەوە دەگەڕێتەوە بۆ پێشینەی 45 ساڵ خەباتی خەڵکی کوردستان. ئەمە لە خۆڕا بەدەست نهاتووە، لە خۆڕان نییە کە چەخماخەی شۆڕشی ژینا لە شارەکەی ژینا و شارەکەی کاک حەمەحسەینەوە لێ دەدرێت، لە شارێکەوە کە ئەو هەموو فعالیەتی تێداکراوە، بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، سیماهای خۆشنا و معتەبەری تێدایە. هەر ئێستا لە زیندانەکان کەسانی سەر بە و شارە لە سزنەکانی جمهوری ئیسلامیدان. بۆ یەکانێ هۆکاری ئەوەی کوردستان ئاوایە، کوردستان ئەو پێشینەی هەیە، کوردستان هەموو فیداکاریی کردووە، ئەو هەموو گیانبازیە، ئەو هەموو خوێنەی داوە و لە بلوچستانیشا بە دەرەجەیەکی دیکە بە دەرەجەیەکی کەمتر تەبعاً لە کوردستانە ئەوێش ئەو خەبات و ناڕزایەتیانە هەیە. بۆی ئەو خەبات و ناڕزایەتیانە لەسەر بەستێنێکی واقعی لە کوردستانە شخڵی گرتووە
و هەتا ستەم و سەرکوت بێ هەتا بێ عەداڵەتی بێ بڕوا بکەن ئەو کارانەی جەمهوری ئیسلامیش بێنزینێکە بەسەر ئاگری ڕق و بێزاری و خەڵکەدا دەکرێت، بێنزینێکە بەسەر نفرەتی عمومی خەڵکی کوردستان لە دژی جمهوری ئیسلامیدا دەکرێت. ئەمڕۆکە هەموو ماڵێک تازیەبارە، هەموو کەسێک خۆی بە خاوەنددارێتی ئەو چوار زیندانی سیاسیە دەزانێت، هەموو کەسێک پێی وایە کوڕێکی خۆی ئەدام کراوە. بۆ یەکانێک کوردستان ئاوایە بێزگە لە وتیشم کۆمەلگایکی سازماندراوە، کۆمەلگایکی حزبیە، کۆمەلگایەکی سیاسیە، کۆمەلگایەکە کە دۆست و دژمن دەزانێت لە ناوخۆی وڵاتەکەی خۆشیدا ڕاستی چەپی ئاینی سوسیالیستی هەمووی کۆمۆنیستی هەموو ئەوانە لێک دەکاتەوە. بۆ لە کۆمەلگای سیاسیدا هەموو شتێک دەوەشێتەوە واوە حاصلی ئەو هەلو مەرجە سیاسیەکە لە کۆمەلگای کوردستان هەیە. زۆر باشە کاک حەسەن، خۆتان ئاگادارن کۆمەڵێک لە هەڵسوراوانی بواری کۆمەلگای مەدەنی و لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵایەتی لە ناوەوە داوای مانگرتنیان کردووە بۆ بەیانی. لە پێشدا پێمان بڵێ ڕای بەڕێستان لەسەر ئەم بڕیاری کە دراوە، ئەم فراخانی کە دراوە چیەوە، بڕیاری کۆمەڵە لەسەر ئەم بابەتە چۆنە؟ ئێمە لە بەیانیەوە لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ بەشێک لەو تێکۆشەرانی ناو کۆمەلگای مەدەنی لە پەیوەندی داین، بەداخەوە بۆ دەنگیمان لەگەڵ حیزبەکان بۆ دروست نەبوو. مەسلحەتی بەرکورتی بەرتەسکی حیزبایەتی ئیجازەی نەدا کە کارێکی هاوبەش بکەین، سەرڕای هەموو جیاوازی فکری بەرنامەیی استراتێژ ئادۆلۆژی هەرچێکی ناو بنێ لەگەڵ لایەنەکانی دیکە بەڵام بە تەوافقە نەگەیشتین. هەر بۆ یەکانێ کە لە ناوە ئەو ڕاگەیاندنانە لە ناوە درا و خەڵکی کوردستان دڵپڕلەقین و دەکوڵێ، ئێمە ڕاگەیاندنمان داوە، هەم کۆمەڵە بۆ خۆی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنی داوە، هەم لەگەڵ سازمانی کرێکارانی انقلابی ئێران ڕای کاریگەر ڕاگەیاندنمان داوە تا ئێستا، لەگەڵ لایەنەکانی دیکەیش لە حەولی ئەوە داین کە ئەگەر بەیەکیشەوە نەکرێت هەر کەس ڕاگەیاندنی خۆی بدا و ئێمە پشتیوانیمان کردووە لەو ناڕەزایەتیانەی کە لە ناوە لە کۆمەلگای مەدەنی لە خەباتکارانی بواری کۆمەڵایەتی ناوخۆی وڵات کە بۆ سبحەینێ بۆ ڕۆژی سێشەممە ئیعلامی مانگرتنیان کردووە. ئەمە مانگرتنێکە کە ئەوان داوایان کردووە و ئێمە وەکو کۆمەڵا کە خۆمان بە بەشێک و ئەوان بە بەشێک لەو خەباتە ڕەوایە دەزانین و نابێ بەرژەوەندی حزبی مەسلحەتی ئەم حزب و ئەو حزب قازانجی دەچێتە گیرفانی کێ و ناچێتە گیرفانی کێ، ئەوەندە بەرچاومان لێڵ بکات کە لە کاتێکی ئاوا هەستیارە بەدەم ئەو خەڵکەوە نەچین، بەدەم ئەو خانەوادەی قوربانیان و یان بەختکردوانەوە نەچین. بۆ یەکانێک کۆمەڵە پشتیوانی کردووە لەو مانگرتنە و بانگەوازی ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان ئەوەیە کە سبحەینێ بە تێگرا هەر لە ورمێەوە هەتاکوونێ دەگاتە ئاخری نقطەی کوردستان بەشدار بن و جیا لە کوردستانیش بانگەوازمان بۆ دەروی کوردستانی شەرەوەیە. بۆ ئەم تاوانە تەنیا دژ بە خەڵکی کوردستان نییە، ئەم چوار زیندانیە لە منتەقەی برادۆست و ئەوە گیراون، لە زیندانی قزڵ حەسار و شوێنەکانی دیکەدا بوون، لە دەروی کوردستانی ئەدام کراون، جەنازەکانیشیان لەوانەیە نەدەنەوە بە خانەوادەکانیشیان مەگەر دوای ڕووخاندنی جمهوری ئیسلامی دەستمان بکەونەوە. هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە دەرەوەی کوردستانیش ئەگەر بێدەنگە ئەو بێدەنگیە جێگای ڕخنەیە، جێگای گلەی خەڵکی کوردستانە، بەڵام ئەو ئامادەجیە سیاسی ڕێکخراوەیی هەمووی ئەوانەی کە لە کوردستانە هەیە بەداخەوە لە باقی شوێنەکانی دیکەی ئێرانە هێستا کوێن بەو ئاستا پێک نهاتوە. ئێمە دڵمان خۆش بووەوەی کە شۆڕشی ژینەتەکانێکی داوە ئەلبەتە داوێتی هاوفکری دروست کردووە، بەڵام هیوادارین کە ئەوە ببێ بە شتێکی مادی ڕنگداتەوە و بۆ بەیانی ئێمە پشتیوانیمان لەو مانگرتنە گشتیە کردووە کە کۆمەلگای مەدەنی تێکۆشەرانی ناوخۆی وڵات داوایان کردووە کۆمەڵە هاودەنگ و هاوڕەنگە لەگەڵ ئەوان. کاک حەسەن، ئاماژەت بە خاڵێکی زۆر گرین کرد، من پێم باشە پرسیارێ بکەم خۆتان باستان لە پەیوەندی بەرتەسکی لایەنە جۆراوجۆرەکان دەکرێت بە لایەنی حیزبەکان بەتایبەت. لە ناوە خەڵک زۆر هاودەنگن و زۆر یەکگرتووترن، پێتان وانە بوو باشتر بوو کە ئەم بانگەوازە هاوبەش بواە تێگرا لەگەڵ حیزبەکان و دڵخۆشتر دەبوون، خەڵک دڵگەرمتر دەبوون بەمە؟ بەتاکید وا دەبوو، بەتاکید ئەوە دەبوو، بەتاکید لایەن هەیە پێشەوەی لەگەڵ کەس مەشوەرەت کاپی وایە گەر ئەوەڵ کەس ڕایگەیان وتی بەیانی مانگرتنە بە ناوی ئەوە تەواو دەبێت. لایەنی تر هەیە پێی وایە گەر لەگەڵ بێ لەو مانگرتنەدا بەشداری بکە ئەوە جوابی بە فڵان کەس و یا بە فڵان حیزب داوەتەوە. ئێمە ئەو بەرژەوەندە بەرتەسکە حیزبیەمان قەت بۆ معیار نەبووە،
و هەموو کەس دەزانێت کە ئەسەن سنەتی مانگرتن لە کوردستانە کۆمەڵە هێنای لە ڕووداوی شوانەی سەی قادریە کە لایەنەکانی دیکە دوو لایەن مخالفتیان کرد ڕاگەاندنیشیاندا دژایەتیان کرد بەڵام کۆمەڵە بۆی مهم نەبوو کە ئەوە دەستکەوتەکەی چێتە گیرفانی کۆمەڵە گیرفانی ئێمە بۆ گیرفانی خەڵکی کوردستان دەچێت دڵخۆشی ئەو بنەماڵی گیانبەخت کردوانە بکەین ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ هەمومان نەکردنیا ئەوان بە 150 نەفەر لە یەک ساڵی ڕابردوودا گیانیان بەخت کردووە جوابی ئەوانە دەبێت چی بدەینەوە بۆیکانە من ئومێدەوارم هەم ئەو حیزبانە بەخۆیان نابچنەوە هەم خەڵکی کوردستانی فشاریان بۆ بێنن کە بۆچی لە ڕۆژێکی ئاوادا یەکدەنگی دروست نابێ بۆچی بۆ ڕووداوێکی ئاوا هاوکاری ناکرێ ئەوە چ فکریەتێکە چ بۆ چوونێکە هەر ئەوە وای کردووە لە وەزیەتەی کە ئێستا جمهوری ئیسلامی بە مەیلی خۆی بتوانێت هەر ڕۆژێک چەند نەفەر و چەند ڕۆژ لەوە پێشتر دوو نەفەری دیکانی ئەدام کرد و هەمووی ئەوانە ئێمە خارج دەوەی کابرا سەر بە ڕوتێکی ئیسلامی بۆ یا هەر شتێک بۆ جنایەتە کە جمهوری ئیسلامی کردوێت ئێمە هاتینە دەنگمان دەربڕی ئەترازمان کرد ناڕزایەتیمان کردوە بۆ ئەمەش بە تایبەت چواردانە تێکۆشەری سیاسی کە 19 مانگە ئابە و شێوە دڕندانە ڕایان گرتوون بۆ یەکانێ ئەوە پرسیارێک بێ ڕوبەڕووی خەڵکی کوردستان بێتەوە دەبێت ڕوبەڕووی تێکۆشەرانی سیاسی لە دەرەوەی وڵات بێتەوە لە نسبەت بە وەزیەتە نسبەت بەو منکردانە بێنە دەنگ سعی بکەن حیزبەکانیش بە خۆیان نابچنەوە و مەجالێک بڕەخسێنین فەزایەک دروست بکەین سەرەڕای هەر جیاوازیەکی فکر و ئەندێشە و بەرنامە و هەرچیەکە هەمانە بەیەکەوە لە ڕۆژهایەکی ئاوادا جوابی کۆمەلگای مەدەنی بدەینەوە تاکەی کۆمەلگای مەدەنی بۆ خۆی لە ئاهەنگێک لێبدا حیزبەکان لە ئاهەنگێک لێبدەن ئەم دوانە دژبەیەک نین ئەم دوانە توانن تەکمیلی یەکتری بکەن توانن دژ بە تایبەت کە ئێستا ئێمەش ئۆپۆزیسیۆنین کۆمەلگای مەدەنی کۆمەلگایکی ئۆپۆزیسیۆنە کۆمەلگایکی ناڕازیە دژ بە دەسەڵاتە دێ حیزبی سیاسی بۆ دەبێ پشتیوان ئێمە بۆمان ئەسەن معیار نەبوو لەوەی کە مەسەلەن ئەوانەی کە ئەم فەراخانەیان داوە لە ناو بۆ چوونی فکریان چییە نفسی فەراخانەکە کافی بوو بۆ ئەوەی کە بزانین لە حرەکەتێکی باش ئەگەر چی خەڵکی پێشکەوتون خەڵکی ئازادی خوازن ژینگە پارێزن ژنانن ئەوانن کە لە شۆڕشی ژینایشە چالاک بوون و خەباتیان کردو و خەباتەکەن دەی بۆ دەبێت نەچین بەدەم ئەوانەوە دەی بۆ دەبێت حیزب خۆی لە بەرابەر ئەوانەدا ببینێ ئەمانە ڕخنەیە ئەمانە کەم و کوڕیە حەقوا هەیە ئەمانە بەسەری دازاڵ بین حیزبی سیاسی ئەگەر نەتوانێت جوابی ئەو ڕووداوانە بداتەوە هەر لە فکری خۆی و بەرژەوەندی خۆی و تاکە کەسی و تاکە حیزبی خۆیان بێ ئەو وەزیەتە دروستە بێ کە دروست بوویتر چێ خازانجی لێکا جمهوری ئیسلامی من هیوادارم حیزبەکان بخۆیان نابچنەوە هیوادارم ڕخنەیان لێ بگیرێ و بتوانین لەو جێگایانەی کە پێویستە کاری هاوبەش بکەین لەو جێگایانەیەش کە نەڕخنە لە یەکتری بگرین و ئەو بەدڵنیایی و کۆمەلگای کوردستانیش دەباتە پێشەوە بەڵێ کاک حەسەن ئەم خۆتان ئاماژەشتان پێدا زۆر پێویست بووە زۆر گرنگیش بوو کە ئێستا لەم کاتەی ئێستادا ئەم حەز بە بەرپرسیارەتی کە بەرامبەر بە خەڵک کە زۆر پێویست بوو بکرێت تاکوکەی دەبێ ئاوبێت مەما باشە لەسەر مەش قسە بکەیت ناکرێت هەدلایەنێک هەز بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە خەڵک ئەی ئەمانی دیکە عرضم کردی ئەوە پرسیارێکە بێ ڕوبەڕووی ئەوان بکرێتەوە دەبێت بە تایبەت لە دەرەوەی وڵاتیشە لەن لە دەرەوە هەر لە بەیانیەوە کە ئەم هەواڵە بڵاو بێتەوە بە سەدان کەس تێکۆشەرانی سیاسی پەیوەندیان کردووە داوایان کردووە شتیان نووسیوە بۆ خۆیان داوای مانگرت نەکەن داوای ئەترازەکەن بەڵام ئەو حیزبانەی کە بە قەولی فارسی شانە هەڵدەخەن بۆ خەڵکە و جواب نادەنەوە دەبێت جوابگو بن بۆیکان دەبێت جوابگویان بکەین بۆیکان دەبێت ئەو ڕۆحی هاوکاریە ئەو ڕۆحی بربەرەکانی هاوبەشە لەگەڵ جمهوری ئیسلامیدا ببێ بە سنت ببێ بە فەرهەنگ ببێ بەوەی کە خەڵک بە دڵنیایی و دڵیان پێی خۆشە بێت بۆیکان ئێوە حەق وایە لە خۆیان پرسن با خۆیان هەر دلیل و هۆکاریان بۆ خۆیان جواب دەنەوە زۆر باشە کاک حەسەن وەکو دوایین پرسیار ئەرکی خەڵک بەرامبەر بەم جەنایەتانەی ڕژیمی کۆماری ئیسلامی و بڵێن بەرامبەر بە بنەماڵەی ئێعدامیەکان چییە و پەیامی ئێوە بەرامبەر بە خەڵکی کوردستان چییە تاو جێگای بە خانەوادەی ئەو گیانبەختدوانە دەگەڕێتەوە من پێشتریش عەرزم کردن جمهوری ئیسلامی ئەوڕۆپا پەیوەندی پێوە کردوون هەڕەشەی لێ کردوون پێی ڕاگەیاندوون کە ئەوە هیچ جەنازەکانیان پێ نادێنەوە و ئیجازەی ناشتن و مەراسم و ئەوەی خۆشەویستانیان نییە بەڵام لە ماڵەکانیشیانە مەراسم نەگرن بۆیان نییە و خولاسە هەڕەشە گوڕەشیان لێ کردو ئەوانی جوابێکی زۆر جەسوورانیان داوەتەوە و توانە گویانی ئەمەشدا کوڕەکانمان زیاتر نییە لە ڕۆڵەکانمان زیاتر نییە
دەرگامان ماڵی هەموو سەر هەموو کەسێک کە ئاوەڵەیە هەر کەسێک دێ بە خێر بێت ئێمە مەراسم بۆ کوڕەکانمان نەگرین بۆ ڕۆڵەکانمان نەگرین ئەوە جێ خۆیەتی لێرەوە خەڵکی کوردستان هەموو کەسێک بە ئەرکی خۆی بزانێ کە سەردانی ئەو بنەماڵانە بکە خارج دەوەی هەر فکریەتەیە کە بۆچوونێ هەر شتێکەوە ئەوە لە ناو خەڵکی کوردستانیشا ڕسمە و زۆر کەس سەر لە کامیاران و کرماشان و شوێنەکانی دیکەوە هاتن بۆ سەقز هاتن بۆ نەغەدا ئەو ئازیزانەیە ناناسی گیانیان لەدەستدا بوو ئەعدامیش نەکرابوون بە ڕووداوێکی دیکە گیانیان بەخت کردبوو بۆ یەکانێ بۆ ئەمان کە ئەعدامێکە حرەکەتێکی سیاسیشە جێگای خۆیەتی کە خەڵکی کوردستان وەسیعەن بچنە ماڵی ئەو گیان بەخت کردووانە سەردانیان کەن هاوخەمیان لەگەڵ بکەن ئەو خەم و ئازار و ڕەنجانیان لە سەرشان کەم کەنەوە واوە ئەرکێکی گشتیە ئەرکی هەموو لایەکمانە ئەوە بکەین ئەوە یەک تاو جێگایەی بە خەڵکی کوردستانیش دەگەڕێتەوە پەیامی کۆمەڵە ئەوەیە کە بۆ سبحەینێ مانگرتنی گشتیە ئێمە داوامان ئەوەیە هەر لە شمالەوە تا جنوبی کوردستان لە پانتایی ئەو چەندانە محافزە ئەو چەندانە ئوستانە واروەها لە دەرەوەی کوردستانیش داوامان لەوەیە کە ئەو ڕۆژە بکەین بە ڕۆژی ئەترازی گشتی دەرهەق بەو تاوانەی جمهوری ئیسلامی لەم تاوانەدا نابێت بێ ئازار دەرچێت نابێت بە ڕاحەت دەرچێت دەزانم فەزای خەفەقان دروستەکەن هەر لەم دوانی مەڕۆ کە هەواڵی مانگرتن بڵاو بۆتەوە و ڕاگەیاندن دراوە و داوا کراوە و ئەوان کەوتونەتە خۆیان هەڕەشاکەن دوکانەکانتان ئەشکێنین پلۆمپیان ئەەکەین چیەکەین هەمووی ئەو هەڕەشە گوڕەشاناکەن وڵامی ئێمە بە جمهوری ئیسلامی دەبێ وڵامێکی یەکگرتوانە بێت یەکگرتووی خەڵکی کوردستان لە مانگرتنی بەیانیمانە دەبێت تەزمین بکەین ئەوەی کە دەڵێن کوردستان کانگای شۆڕشە ئەوەی کە دەڵێن شۆڕشی ژینا لێرەوە چەخماخەی لێدرا ئەوەی کە دەڵێن سەرماندانە نەواندووە ئەوەی کە دەڵێن کوردستان فەرقیە لەو ڕۆژانەدا خۆی نیشانەدا بۆ یەکانێ بانگەوازی ئێمە ئەوەیە کە بەیانی هەر کرێکارێک هەر دوکاندارێک هەر بازاڕیەک هەر کارمەندێک لە بانکە لە ئیدارەیە هەر مەدرسەیەک هەر معلمێک و مامۆستایەکی مەدرسە و زانکۆکان هەموو شوێنەکان ناوەندی کار و ناوەندی ئیدارە و هەموو شتێک دەبێت تەحتیل بێ لە کوردستانە دەبێت نیشانی بدەین کە جمهوری ئیسلامی بێگانەیە دەبێت نیشانی بدەین ئەمانە قاتڵی منداڵەکان و عەزیزەکانی ئێمن ئەمانە نامۆن بە کۆمەلگای کوردستان بۆ یەکانێ ئەوە ئەرکی هەموو کەسێک ئەبێ بە ئەرکی خۆی بزانێ و ئەوە خۆ ئامادەکردنە بۆ لە گۆڕنانی نەهایی جمهوری ئیسلامی زۆر جار دەڵێن داخۆ ئەتساب ڕێگان نییە مانگرتن ڕێگە بە مانگرتن ئەوەی کە زۆر جار دەگوترێ مانگرتن مەدرسەیە مەدرسەی یەکگرتوویە مەدرسەی بەخوا هاتنەوەیە مەدرسەیە بۆ شۆڕش ئێمە دەبێت لەو مەدرسەیەدا تەمرین بکەین بۆ یەکانێت چەندین بەدەیان تێکۆشەری دیکارە ئێستا لە ڕیزی ئەعدامان ئەوەی کە ئەتوانێت سڵ بە جمهوری ئیسلامی کاوە دەتوانێت جمهوری ئیسلامی ناچار بە پاشەکشێ بکات لەو جنایەتەدا ئەوەیە پشتیوانی بکەین لە مانگرتوانی ژنان 61 دانە ژنی تێکۆشەر لە زیندانی ئەوین لە مانگرتنان دژ بە ئەعدامەکان ئەگەر بەجێ ئەو 61 زیندانیە هەموو ئوستانەکانی 32 ئوستانەکەی ئێران پاتات نەمانگرتن ئەمن دڵنیام کە ئەو چوار تێکۆشەرە ئەعدام نەدەکران ئەگەر ئێستا مانگرتنێکی گشتی سەرتاسەری لە کوردستان لە ئێرانی جواب بداتەوە لە هەموو شوێنەکەی تەبعەن بانگەوازیشمان بۆ دەرەوەی کوردستانیشە جواب بداتەوە گیانی بەدەیان تێکۆشەری دیکەمان لە ئێستەوە نەجات داوە تەزمینی ژیانمە ئێمە ژیان خۆشەویستین ئێمە مەرگپەرست نین بۆ یەکانێ ئەو مەرگپەرستانە دەبێت پێیان نیشان بدەین کە نامۆن بە ئێمە نامۆن بە بەشەریەت ئەوە نیە لە ناوچەکەشا هەر ڕۆژێ لە جێگای گۆڵمەزێکە قەومێن بەڕاستی جمهوری ئیسلامی داوێتی لە سینی آخر ئەمە قدرت نییە ئەمە هێز نییە ئەمە ڕەشەکوژیە ئەمە دڵڕەقیە ئەمە وەحشیگەریە ئەمە لەگەڵ هیچ یاسا و ڕێسایەکی ناوخۆی ئێران و کوردستان و خەڵکی ئازادی خواست لەگەڵ مافی مرۆڤ لەگەڵ هیچ شتێک نایەتەوە ئەمە سەگێکی هارە کە بە پشتیوانی دەوڵەتانی دیکە خستوانەتە گیانی ئەم خەڵکەوە ئەو بەڵاو موسیبەتانە خەریکە دێنێ بۆ یەکانێ بانگەوازی ئێمە ئەوەیە کە مانگرتنێکی سەرتاسەریمان بێ ومێدەواری هەر بەیانی ئەوەڵی وەخت بە خەبەری خۆش هەڵسین و فەرامۆشی ئەم خەبەرە ناخۆشی ئەمڕۆکە تەسکینێک بێتەوە بۆ دڵمان کە ئەویش یەکگرتووی خەڵک خەباتی هاوبەشی خەڵک ناڕەزایەتی و طبعا لەو ناوەدا کەسانێک پەیدا دەبن کە ئەو کارەکەن بەڵام دەبێت بە بۆیان تەوزیە بدەین کە دوکان و بازار و شوێنەکان نەکەنەوە بەیانی مانگرتنی گشتی بێ لە هەموو کوردستانە زۆر باشە کاک حەسەن دوا قسەتان چیە من پرسیارێکم نییە من سەم هەر هاودەردی لەگەڵ ئەو خانەوادانەیە دەزانم تایبەت لەگەڵ یەک دوو خانەوادیان ئاشنایەتی زۆر نزیکم هەیە ماڵیان چووم
بە شەو لە ماڵیانە ماومەتەوە سەردەمی پێشمەرگایەتی زۆر متەئەسفم بەڕاستی لەگە بابی لە مامی لە خزمەکانی لە هەمویان سەرخۆشی دەکەم و فەرق ناکەن ئەگەر ماڵی کەسێکیان زۆرتر ئاشنابێ هەر چواریان تێکۆشەرانێکن کە گیانیان لە پێناوی ئازادی داداوە ئەوانە دەبێت سەردانی ئەو خانەوادانە بکەین بچینە ماڵەکانیان و هاودەرد بین لەگەڵیان و باری ئەو خەمەیان لەسەرشان کەم بکەین و دوایین هیوام سەبووری و خۆڕاگریە بۆیان و دەبێت خۆمان زیاتر یەک خەین بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتە. سپاس بۆ ئێوە هاوکارانیش. بەڵێ بینەرانی ئازیز هەر لێرەشەوە بە ئاگاداریتان بگەێنین کە ئێمە بەیانی لە سەعات 11:30 بە کاتی ڕۆژهەڵات بەرنامەی ڕاستەوخۆمان دەبێت. ئێوەی ئازیزیش دەتوانن پەیام یا هەر وێنۆ ڤیددیوەیەک بێ بینێرم بۆ ئەم ژمارە تەلەفۆنەی تەلەڤیزیۆن و ئێمەش ڕاستەوخۆ لێرەوە بڵاوی دەکەین و ئێوەشی لێ ئاگادار دەکەین. ئێمەش لێرەوە بەبوونی خۆمانەوە سەرخۆشی خۆمان دەردەبڕین بۆ بنەماڵە ئازیزانەوە هاوبەشی خەمیانی یادی ئازیزیان بەرزوو بەڕێز بێت. سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان.